نێران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە بە ئومێدیەوەی لە ساتەکانی داهاتوودا ئینشاءڵڵا تیشک بخەینە سەر بابەتێک کە گرنگی هەیە و ڕۆژانە هاوڵاتیان بیری لێ دەکەنەوە، هەروەها حاڵەتی نەخۆشیەک لەناو خەڵکیدا بڵاو بووتەوە کە نەخۆشی کۆرۆنایە. ئەم بابەتە وای کردووە لە هەندێک شوێن لە لای هەندێک هاوڵاتی ترس و دڵەڕاوچێ دروست بکە و بگرە هەندێک لە پەیجەکانی سۆشیال میدیا یاخود کەناڵەکانی ڕاگەیاندن حاڵەتێکی دەرونی ناهەموار و نەخوازراویان دروست کردووە لە لای هاوڵاتیان کە بەڕاستی جێیداخە هەمیشە دووبارەیەکەینەوە وەکو بەرنامەی کەناڵی پەیام، کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە تاکیدی لەسەرەوە کردووەتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا فەرموویەتی بەشیروا ولا تنفروا ويسروا ولا تعسروا، هەمیشە هەواڵی دڵخۆشکەر بدەن، هەواڵی گرژ و ناخۆش مەدەن بە هیچ کەسێک و کار ئاسان کەن تا ئەوەی قورسی بکەن. هەروەها لە شوێنێکی تردا لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمان شێوە فەرموویەتی لا ضرر ولا ضرار. جا ئەم بابەتەی ئەمڕۆ هەڵمان بژاردووە لەسەر بەرنامەی دوانگەی خەڵک پەیوەندی بەو زەرەر و زیرارەوە هەیە کە لە فەرمودەکەیە باس کراوە، ئەویش ئەوەیە چۆن خۆمان هەروەها دەور و پشتمان کە سوکارمان خەڵکی دەر و دراوسێمان لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین. ئەمە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمە. هەڵبەتە لە پێشووتردا باسی کۆرۆنامان کردووە و باسی نەخۆشیەکەمان کردووە و باسی لایەنی بەرپرسیارمان کردووە لە نەخۆشیەکە، بەڵام حاڵەتێکەیە زۆر گرنگە یاخود باسێک هەیە کە گرنگە، ئەویش ئەوەیە مەفروز نییە هەموو هاوڵاتیان بەردەوام ئاعتیماد بکەنە سەر حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی بۆ جێبەجێکردنی هەندێک ڕێنمایی تەندروستی. بەڕاستی جێبەجێکردنی بەشێکی زۆر لە ڕێنمایە تەندروستەکان لەسەر خودی هاوڵاتی خۆیەتی کە ئایا تا چەند پاک و خاوێنی ڕائەگرێ لە ماڵەوە، تا چەند دەمی لەسەر دەور و پشتەکەیەتی کە پاک و خاوێن بن، تا چەند ئەتوانێ مراعاتی دەور و پشتەکەی بکە ئیتر بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان. خۆشەویستان، لا ضرر ولا ضرار مەبەستمان ئەوەیە کە نە زەرەر بە خۆت بگەێنە و نە زەرەر بە دەور و پشتەکەت بگەێنە. ئەگەر حاڵەتێک ئەبینی، ئەگەر لە خۆتا ئەیبینی، لە برایەکەت ڕەفیقێکت دۆستێکت ئەیبینی کە فعلەن ئاماژەکانی ئەم نەخۆشیە تێیدا بوونی هەیە، تکایە یعنی هەم وەکو ئەرچێکی ئیمانی ئەخلاقی بەڕاستی پێویستە دەست بەجێ لایەنە پەیوەندیدارەکان ئاگادارکەیتەوە لە بوونی حاڵەتێک لەو بابەتە. لەسەر قەزیەی ترس و دڵەڕاوچێ دروستکردن لە لای خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی جێی ئەسەفە. ئێمە هەمیشە وتومانە ڕووبکەنە خوای گەورە، بەڵام دیارە بەرپرسانی ئەم حکوومەتە و حکوومەتە خۆجیەکان وایان پێ باش بووە کە ئەسڵەن لە ڕێگەی ڕووکردنە خوای گەورە کە مزگەوتەکانیش دابخەن و نوێژی جەماعەت نەهێڵن و جومعە نەهێڵن، کە ئەمە خۆی بۆ خۆی لە لای بەشێک لە هاوڵاتیان تێبینیە و پێیان باش نییە. ئەگەر ڕێینەوە و ئەڵێین جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی سەرسەر و سەرچاومان پێمان خۆشە، هەر کەسێک جێبەجێ ئەکا ماڵی ئاوا بێ گەورەی خۆیەتی، بەڵام بە نەچێتە قاڵبی تانە و تەشیر و سوکایەتیکردن بە دین و هەروەها ڕێخۆشکردن بۆ قسەوتن بە یەکتر و بە حیزبیکردنی نەخۆشیەکە و شارێک تا شارێکی تر فەرق و جیاوازی بکالەوەی کە ئامارێکی نادروست بڵاو بکاتەوە لە شارێک و بڵێەوە فڵان شار زیاتری تێدایە، هەروەکو لە سەرەتا ئاماژەیان پێکرد کە یاون لە کەرکووک نەخۆشیەکە وا بڵاو بووەتەوە کەس بە کەسە و حاڵەتێکی زۆر نەخوازراوە. هەروەها لە شاری سلێمانی بە هەمان شێوە یان لە شاری هەولێر یان لە دهۆک بەڕاستی هیچ پێویست بە و حاڵەتانە ناکە و ئومێدەوارم ئینشاءالله ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بووە خوای گەورە بە ڕەحمی خۆی بە زووترین کات چاکی بکاتەوە و ئەوەشی توش نەبوو ئینشاءالله خوا دوورمان کە. ئەچمە لای پەیوەندیەکان، ئەو ژمارانەی کە لە خواری شاشەکەەوە بوونی هەیە ژمارە پەیوەندیکردنە، نەتوانن لە ڕێگەی و ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن و زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن. محەممەد لە گەرمیانەوە. کاک محەممەد. بەڵێ کاک محەممەد. بەڵێ کاکە، سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.
باشی براکەم سپاس دەکەم کاک محەممەد زۆر بەڕێزی. وەڵای کاکە ئەمە وەکو هەر نازلێن تاعون لە هەموو سەردەمێکە ئەم تاعونانە هەر بووە، بەڵام ئێستا بەڕاستی ژینگەی لە هەموو دنیا ژینگە پیس بووە و ئەم ڤایرۆسەیش هەروە بە خێرایی گەشەیەکە و بڵاوی کردێت لە زۆر وڵاتە. وەڵام یەک ترسمەیە لە ئێران زۆرە خۆمان حدودمان لێ ئێرانە سنووری حکوومەتی هەرێم کارێک بکات بە تایبەتی ئەو دەواازە سنووریانە زۆر ئاگداری بێ و خەڵکیش حتممە نەبێ ئاگداری بوانە بە تایبەتی لەم کاتانە هاتوچۆکردن بۆ ئێران بەڕاستی خستەکە بکرێ بە تەواتی ئەمە شتێکی باشە و لەسەر ئەو کاڵاوشتومەکانش کە دێنە ناوەڕێمی کوردستانەوە ڕقابەیە باش بێ و لە ڕووی تەندروستی و تیمی تەندروستی لەو سنوورانە بێ و داواکاریشم لە خەڵکەیە بەعام ئەوانەی کە لە دەرەوەن سەفەریان کردووە بعدێن پشکنین بکەن چونکە پاڕکە ئەگەر بە بۆنەی ئەوە ئەر کەسێکی تر بیگرێ هەر گوناحبارە حقیقەت بەڵێ ئیتر لە کۆتایە داواکارم لەخوای گەورە وڵاتە بە دوورگرێ لەم بڵاو مسیبەتە و ئەم خەڵکە تووشی نەبێ. والسلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته. زور سپاس بۆ جەنابەت کاک محەممەد. زیرەک وەرەگرم لە هەولێر. بەڵێ کاک زیرەک. کاک زیرەک تکایە دەنجی تەلەڤیزۆنەکەت. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەنجی تەلەڤیزۆنەکەت خامۆشکە بیکوژێنەرەوە. السلام عليكم. عليك السلام. لە ڕێگەی تەلەفۆنەوە گوێ لە من بگرە باشترە کاک زیرەک. کاک زیرەک بەڵێ گوێم لێتە کاک زیرەک دەنجی تەلەڤیزۆنەکەت مەهێڵە تکایە لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرە. بەڵێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم. سپاس دەکەم مەمنونم فەرموو. سوپاسان دەکەم. دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم بە بۆنەی داخستنی مزگەوتەکان بە بۆنەی مەناکردنی حەج و عەمرە و داوا لێ دەکەم ئەو کەناڵە ئیسلامیانەش دابخەن لەبەر ئەوەی وەکو قەومی لووت پێیان دەرێن أخرجوا آل لوط إنهم أناس يتطهرون. براسي أمر وايد بينم أما بيشكوتو بينا براسي يعني لو فري بيشكوتو لسين بيشكوتو تربينا استاد بيني سروشي سين هاتين زوجتكان دكا ريبة مسلمانان دا الشعائر الدينية كان زي بذيك بس ما شاء الله حكومتي هريم يخوم كبولي أمري عند هذين خواصل كوتويان نكا أو مغربي ما مستقبل كايس كمينة مزوجتا كاتشي ناديان نازن أو دينا سكورونا شينا وخالق براكتو أو دينا قيران وقراني منها ما تشي بسر أمي لتدعينان أوان لما منع دينا ودفيدا كان لما عين مسلوبته ودفيدا كان هذه خواهي قولنا فرمي ومن منع مساجد لله فلا تدعو مع الله أحدا يعني باشا أوانا بس بزانم كنجي بخوان دا دفنوا نباتي بخو داسونوا دين منع دين دكان دين منع مزقو دكان يعني تقازان دقلويا باشتري شد أو بيان قد هكذا أو نخوشي كتبا هاسي مزقو دكان كابرا ولو بخو هاسي مزقو دكان كابرا كنخوش بكوي لناو زي دكوي يعني خسخانية نا هاسي ناو جماعات الجمعة وخلق دكان أوانا دين يكسر لدينه ودسوي دكان بس إن شاء الله داول أخوي جورة دكم أو خارتش هم بيقدر عامين دكان داول أخوي جورة دكم أو نخوشي كورونا لكردستان بدو دقري خاطش كردستان كسر نابي بس يكي مسؤول كان دبيته ولا مالك أخويا ما تناين الجمعة والجماعات عمره وحد إن شاء الله لنا ما كان تمشي نخوشي كورونا دبل. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس کاک زیرەک عليك السلام ورحمة الله وبركاته. هل لە هەولێرە مێنمەوە شاری قەڵاو منارەی خۆشەویست کاک محەممەد وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باش مامۆستا گیان. سپاس بۆ بەڕێزت کاک محەممەد گیان فەرموو. مامۆستا زۆر بەداخەوە بەڕاستی زۆر پێمە ناخۆشە کە لە دوای ئەو کارە ساتێککە دانێ مزگەوت و شتەکان دابخەن بەڕاستی ئەمە وەکو هەولێر زۆرمان پێ ناخۆشە ئەمە بە مزگەوتەوە جوانی هەر شتێکی بکرێت کە مزگەوت سەرچاوی هەموو شتێکمانە دەمرین هەردەچینە مزگەوتێ ئیشێک دەکرێت هەم مزگەوت دەکرێت بانگاواز دەکرێت هەم مزگەوت بانگاواز دەکرێت ئێستا وا دەچم مزگەوتەکاندا دەخەم بەڕاستی وەڵڵاهی مردن خۆشترە بەڕاستی کە ئەگەر مزگەوت نەبی جەمع و جەمعە نەبی بە قورعان دەبزار مردن خۆشترە والله دەبزار مردن خۆشترە بەڕاستی ئەجە نازانم چ بکەن هیوادارم ئینشاءالله عقبەت ئەو مزگەوتانە دانەخاتن بەڕاستی نەخۆشیش ئەو کە مامۆستای بەڕێزێک کە مردووە بەخوای ئەجەلی بۆ هاتێ بەخوای دنیام بە
كروني لناولد أو نبوة نو أو فاتنا كذا أري والله أو نازم بقى نشاني توكل أو زاهل ونفع مكان جوا تفريد دم برندا بخير إن شاء الله دانا خير بخواي أما بمزقفت وجواني كمزقفنا بقى يعني مردن يعني جيان بمزقفت وجواني أتو إخوانا كي بملك صدرك كبينا مزقفت يبشون أدي خونا سينات شيء راست أري والله إيوان دارم ما متعنا بيستك تاعي بمزقفت أنا براسي دزا مردن ما بيخوش ترنك داخل مزقفت كان دەست سپاس بۆ جەنابەت دەست خۆشکار محەممەد لە هەولێرەوە باوکی زەکەریا وەرەگرم لە سلێمانی باشی باوکی زەکەریا ئەفو سپاس لە خزمەتای فەرموو دەربارەی تەوەری بەرنامەکەت سەرەتا پێشی کە بچمە سەر تەوەری بەرنامەکەت لە یەکم لە بەڕێستان هەیە وەکو کەناڵی پێیان کە کەناڵێکی ئیسلامیە ڕاستی ئەم کاتە هەچەند ئێستا مزگەوتەکان داخراوە بەڵام بۆ ڕۆژانی ترم کاتە کاتی نوێژی پیشایە کاتێکی بکەنە کاتێکی تر بۆی کە خەڵکی بەوەی بەرنامەکەتانەوە دوور نەپێترە نوێژ پیشا ئەمە یەک دووهەمیش دەربارەی ئەم نەخۆشی کۆڕۆنایە کەوا فتوادراوە لەلایەنێکی زانایانەوە کەوا مزگەوتەکان دابخرێت برا بەڕێزەکەم من علاقم بەسەر ئەوە نییە ئایا حکوومەت مەبەستی چی یان مەبەستی چی نییە و علاقم بەسەر ئەوە نییە کەوا ئەمە مەرانێکی لە پشتەوەی مەرانی ئیمانەکانی لە پشتەوەی یان مەرانی مەفیدەکانی لە پشتەوەی ئەویان پەیوەندی بە خۆیان هەیە بەڵام ئێمە وەکو موسڵمان وەکو خوێندکارێکی زانکۆی شەریعە قسەت لەگەڵ دەکەم ئێمە بێ وەکو موسڵمان هەڵوێستەی شەرعیمان دەربارەی ئەم بابەتە کەوا نەخۆشیەک هاتۆتە کوردستانەوە کەوا خەڵکی ترسی لەسەرە ئایا مزگەوتەکان دابخرێن یان بەردەوامی پێ بچێت لێرەدا بەڕاستی ئێمە چەندە حەدیثی پێغەمبەری خۆمانێ ساڵسەلەم کەوا زۆربیان بوخاری مسلمن کە پێغەمبەری خوا سەڵسەلەم فەرمانی کردەوە بانگبێژ لە کاتی باراندا یان لە کاتی سەرماوی زۆردا کەوا بانگبێژ لە جیاتی حەی عەلە الصەڵاة حەی عەلە الفەلاح بڵێ الصەڵاة في بيوتكم نوێژەکانتان لە ماڵی خۆتان بکەن پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا زەرەری بارانێک یان سەرمایە کەوا ڕۆینە ئینسانێ تەنها بە تووشی هەڵامەتێک بکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بفەرمێ نوێژەکانتان لە ماڵەوە بکەن تەنانەت لە حەدیثێکی بوخاری مسلمدا هاتووە کەوا تەنانەت سەحابیەکە فەرمانی کرد کەوا لە کاتی نوێژی جومعەشدا بەو شێوازە بکرێت و نێن بۆ جەماعەت و نێن بۆ جومعە خەڵکەکە تەنانەت پرسیارە لێکەوتیان بۆچی تۆ واکەیتی کەسێک وای کردووەکەوا زۆر لە ئێمە ئەفضەڵتر و باشەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باوکی زەکەریا بە کورتی تکار لێ یەکەم ئەوەی کەوا ئەم بابەتە ئەمانە ئیلمانین ئەمانە ئیسلامین ئەمانە ئەمانە چین ئێمە وەکو موسڵمان هەڵوێستەی شەرعیمان ئەبێ بۆ شێوازە بێت پێشەوەی کە تەلەفۆنیش بۆ بەڕێز بکەم لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێزدا دەربارەی بابەتە قسەم کرد بەڕاستی مامۆستایانەش هەموو مامۆستای زیرەک و شارەزا وتیان یەکدەنگ لەسەرەوەی کەوا ئەم بابەتە دروستە لەبەرەوەی کەوا موسڵمانان ترسیان لەسەر هەیە ئەم بابەتە توانرێت لە مزگەوتەکاندا بانگ بگرێت و بۆ الصەڵاة فی بیوتکم دەستخۆشین بۆ نوێژ و بۆ جەماعەتیان ئەوی بۆ ماوەیەکی کاتی تاوەکۆم بەڵام مصیبەتە لەسەر ئومەتی ئیسلام باوکی زەکەریا کاتم زۆر دایتێ داوای لێبوردنەکەم خەڵکی تر لەسەر هێڵن من سوپاسی جەنابە دەکەم بەڵام تکایە خۆشەویستان پێشەوەی پەیوەندی تر وەربگرمەوە تکاتان لێ یەکەم پابند بن بە کاتی بەرنامەکەەوە کە هەر کەسێک یەک خولەکی بۆ هەیە قسە بکە چونکە ئەو بە ڕێزانەی تر بەڕاستی من نامە بۆ خۆم هاتووە کە ئەڵێ تکایە بە خەڵکی بە کورتی قسە بکات چونکە ئێمەش زۆر لەسەر هێڵەمێنینەوە پەیوەندی زۆرە بۆیە تکا ئەەکەم لە خولەکێک زیاتر با قسەکانتان بەردەوام نەبێ من سوپاسی ئێواکەم کاک محەممەد وەرەگرم لە شارە زۆر کاک محەممەد هەموو کاتێکت باش سپاس کاک محەممەد جان یەک سوال فاعل نییە بۆ ئیسلام مارکز مزگەوت و جەماعەت و جمعی پێداخە بەڵێ باش ئێمە ئاهلی قیبلەی وەڵڵا هەمومان لە پێناوی خواتیا چ لە گوناح و مزگەوتداڕدا کاک محەممەد قسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە بۆ ئەوەی خۆمان لە نەخۆشیەکە بپارێزین بە حساب ئەمەیان کردووە قوربان ئێمە عەبدی خوانی خوا بێ هەرچیمان پێ لە شوشەی شارینای پێمانەکە وایە بەس نابێ بە قسەی مارکسیا و ئەسڵەن باوەڕی بەخوا هەر نییە بەڵێ چی هەڵسوکەوت و چی قەرار و چی حکمێ بەرامبەر بەو فەرمودانی خوا و پێغەمبەر چی دژمنی خوا و پێغەمبەر یەوانە خزمەتێک بەڵێ
وڵا بۆ لایەنە ئیسلامیەکانی بۆ مەلاکانیش ئەو شتاعی بە قبوڵێرە دەستی خۆش بکە محەممەد من سپاسی جەنابتەکەم هەر بژی زۆر سپاس باوکی دینا لە سوار قوڕنا. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باش قربان. باشی باوکی دینا سپاس دەکەم فەرموو. خۆشی بەرنامە جوانەتی یەکەم. من سپاسی جەنابت دەکەم. زۆر سپاسانەکەم هەسەکەوتن مامۆستا زۆر خۆشم دێن لە ڕای خۆی. لە کەناڵە بەڕێزەکەدا مامۆستا گیان داواکاریەکەم هەیە. بەڵێ فەرموو. داواکاریمەوەیە لە ئیمانداران بە دەستنوێژەوە بێنە دەرێ بیکەنە دەستوورێکەتان بردن سیوەر بەکار بێنن بۆ ئەوەی خوا بیان پارێزی لەو نەخۆشیە پێما بێ ئیماندار ئەوەی بەساگە بزێ بەزەیکە. بەڵێ کەواتە دەستنوێژ بگرین کە دێنە دەرەوە هەروەها سیواک بەکاربهێنین ئەمە دوو کاری زۆر باشە بەڕای جەنابەت. داوەتەجا من تەجروبەم لەسەر هەیە قەناعەت کە بە دەستنوێژەوە کە لە ماڵەوە دەستنا دەرێ ئەوەندە پشت بەستم ئەوەندە ینی بێن چۆنم زۆر لە خۆ ئەمینم. بەڵێ یقینی کولیم هەیە کە 100% دەمان پارێزێ ئینسان ئەوە ئەو ئەسونەکەی دێبەزێ بکە هیچ ترسیشی نایە داواکاریشم مسلمانان سڵاو نەکەنەوە لە جەماعەت و لە جومعە و شتیا بەڕاستی ئینشاءڵڵا خوا دەمان پارێزێ ئینشاءڵڵا. سوپاس دەکەم باوکی دینا. باوکی ئاوێزە وەرەگرم لە کۆیە. سلام علیکم. وعلیکە السلام ورحمة الله. تەوەریە شۆمان لەسەر ئەم ڤایرۆسەیە. بەڵێ چۆن خۆمان بپارێزین لە نەخۆشی؟ وەڵی چۆن خۆمان پارێزین دەبێ هەمومان دۆخەکە بەهستیار وەرگین دۆخەکە وا مەترسی دار نییە یعنی لام ئەها گەورەی کردووە حەقواتە یعنی خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن. بەڵێ وایە یعنی حەق وایە خەڵک ڕێنمایەکانی دکتۆر جێبەجێکە ئینشاڵڵا خوای گەورەش دەمان پارێزێت ئینشاءڵڵا. هیواداریشم لە ڕێگای مزگەوتەکان وەکو چۆن نوێژە بارانە کراوە حەق وایە مامۆستا بەڕێزەکان بانگەوازێک بکەن و بچنە ئەم دەشتا لەخوا بپارڕێنەوە بەشکم خوای گەورە ئەم ڤایرۆسە لەسەر مسلمانان لادەدات. ئامین ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. سپاس بۆ جەنابەت زۆر بەڕێزی باوکی ئاوێزە. کاگامان زۆرەگرم لە هەولێر. کاگ ئامانج. ئالۆ بەڵێ کاگ ئامانج. چۆنی مامۆستا باشی؟ چۆنی کاگ ئامانجیان باشی سپاس دەکەم. مامۆستا ژیان بەڵێ واللهی ئەمن لەگەر ئەو ڕێیەمە مزگەوتەکەم داخرێن لەبەر چی لەگەر ئەو ڕێیەمە کە مزگەوتەکان داخرێن لەبەر ئەوەی هەم بە زەمیری ویزانی هەم بە زەمیری ویزانی کە کابرا دەچی جەماعەتەکەی دەکا و مێژی بە جەماعەت دەکا و ئەو دەدێتە دەرێ بۆ ئیسابەی دیگەری ئەو خەڵکە هەموو بەرمای لە عاسمانێ بڕەوە. خوا لە سەرانە بەس ئەو دەی خوا لە بیرە کە دەڕوو لە مزگەفتەکە دەکا وەچی هاتە دەرێ دەستەوە سەرحەینن تاس و عەمامی زارن دەنا ئێستا بەلای کەمی هەولێر 5,000 مامۆستای بەڕێزی تێدایە دە وەڵڵاهی کە ئێستا بەو قسە تێک دەچن ئەم زۆر بێت تەبیعی هێشتا چی لەبەرەوەی کابرای دەستە مزگەفت دێتە دەر هەروە شێکەی دەوەساکەی ناگۆڕی بەس ئەو شەوانە بدید بە چیان کرد لە بازینخانە چێ بوونەوانە خۆی ئیسرائیلی نەبوون هەمووی مسلمان بوو بێ کەلیمە قسە هەر دەخەرەتوی. دەست خۆش کاگ ئامانج سپاس کە لە هەولێر و لەگەڵمان بووی. باوکی محەممەد لە شارە زوور وەرەگرم. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. برا بەڕێزەکەم ئێمە هەمومان مردنی قەرزارین ئەمڕۆ بێزایانی بێ 10 ساڵی کە بێ بە هەرچی بێ ئەڕۆی خۆی گەورە ئەزانێ ئێمە بەچی ئەمرین بڵێ ئەگەر شتێکی ژاتە پێشەوە کارەساتێک هاتە پێشەوە با خۆمان بپارێزین بەس ئێمە ئەڵێن ئەگەرەک و ئەمە موامەرەیە لە ئیسلام و لە مزگەوت کراوە دڵنیایان ئەەکەین و ئەو کافرانە هەموو ماڵەکانمان ئەەکەین بە مزگەوت هەموو ماڵەکانمان ئەوا ئەەکەینە مناڵە وردەکانیشمان کە نوێژ ناکە ئەبێ ئەوانیش نوێشکە ئەمە مژدەیەک بێ بۆ کافرەکان. داواکاریشم ئەگەرەک و هاتوچەی مزگەوتمان کرد قەیچێکا با دەمامکێک لەو کاتە ئاهلی جەماعەت بیکاتە دەمی نوێژەکەی کە ئەحتیاجیە لە بڕێگە کەسێکی توش بوێ ئەو دەمامکە هەتا کاتی نوێژەکە لە دەمی بکە
بەس نەوەکو ناحەزی ئیسلام بێوێ ئەمە بە هەرێ بخۆزێتەوە ماڵەکانمان نەکەین بە چراخان شەو و ڕۆژ نوێژی تێئاکەین بۆ خوای گەورە. ئیتر سوپاس. سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد لە شارە زۆر. کاک عەبدوڕەحمان وەرەگرم لە هەولێر. کاکە مامۆستا خاتت باش. هەموو کاتێکت باش کاک عەبدوڕەحمان، زۆر سپاس. باشی کاکە. سپاس بۆ جەنابەت. مامۆستا دەربارەی ئەو نەخۆشەی کۆرۆنا. بەڵێ. ئەوە دەستەتی ئەزنەبی لە پشتەکە مزگەوتەکان دابەخرێن. بەڵێ. یعنی بە هەموو شتێکی لە دوونە ئیسلام زعیفەنەوەدا ئەو نەخۆشەی بخۆیان نادیشان ئێستاش هەر بە شێوەی وەی بە هەندێک ئەو نەخۆشەی مزگەوتەکان دابەخرێن ئیسلامەکە زعیفەن. بەڵێ. بەڵێ. دەست خۆش کاک عەبدوڕەحمان، زۆر سپاس. هاوار کاک هاوار لە چەمچەماڵ. کاک ئەم کاتە باش. هەموو کاتێکت باش کاک هاوار گیان، زۆر سپاس دەکەم فەرموو. بەڕێزی قوربان کاکە ئەم ڤایرۆزە کە هەمان ئاوا کردویانەتە هەموو شتێک و دنیا شێوانەوە بەخوا بەو شێوەیە نییە و بەس خەڵک ترسانە و هەنێ شت ئاکرێن لە وڵاتیانێ لە پێی خەڵکی بەرنەوە. بەڵێ. باش. نمونەی سەرم چەماڵە عەریزەیەکیان کردۆتە 25,000 دینار ئەوە ئەیانێ خەڵک بۆوانەوە مەشغوڵکەن کە شت نەکە. بەڵێ. بەڵێ. اینجا داواکارم لەو خەڵکە هیچ خۆی تێک نەدا و بەخوا هەموو شتێ بەدەست خوای گەورەیە. بە تاکید وایە. دەست خۆش کاک هاوار، سپاس بۆ پەیوەندێکت. خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان لە پێشەشکردنی دوانگەی خەڵک. ڕاوسەرنجی ئێوە وەردەگرم لەسەر تەوەری ئەمڕۆمان کە دەڵێن چۆن خۆمان و خەڵک لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین. سالار وەرەگرم لە سلێمانی. کاک سالار لە ڕێی تەلەفۆنەوەی گوێ لە من بگرە سوپاسە دەکەم. دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە. وعلیکم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك سالار فرمو. ماڵسا جامە نسبەت ئەم داخستنی مزگەوتەوە بە حەقا لەمە غەدرێکی گەورەیە لە موسڵمانان چونکە بەڕاستی هەر فەرتاگات مخۆکردنەوە گەورە بینێرێ بڕیوێتەوە کە چێ پێ ئەڕۆ چێ پێ ناڕۆ. بەڵێ. دوایەوەش لە خلافەتی ئیمامی عومەر ڕزای خۆی لێبێت کاتێکدا تاعونێ بڵاوبوو لە شام 30,000 مسلمان کیا شەهید بوو بەو تاعونە. بەڵێ. هۆکاریەوە نەبوو خەڵک لەوێ نەخواستاوە هەمووی تەڵەبکاری ئەم دینە بوون هۆکاریەوە نەبوو کە خەڵک خوا نەخواستن خەرابە یان تاقت بێت. بەڵام لەسەر خوای گەورەم دەردێ نابێتی جلەتێکی عالەمیە هەموو عالەمی کردووە. بەڵام ئامەری داخستنی مزگەوتەکان لەمە شتێکی زۆر بۆ ناخۆشە بۆ مسلمانان چونکە ئێمە تاقە شوێنێکە بتوانین ئەمڕۆ کەوبەی لێبکەین و بگەڕێنەوە لای خوا و لێی پاڕینەوە ئەبێ مزگەوتەکان بێت نەخوا نەخواست بکەین لە دینەکە خوا نەخواست دوورکەوینەوە چکە لە مزگەوت دوورکەوتنەوە لە دین دوورکەوتنەوە. هیوادارم لەوە هاوڵاتیان هیوادارم بۆ کەسانی کە دڵسۆزیان ئیسلامن ئەگەر مەلاکانیش ناوێرن با خەڵک خۆشادانی ڕێخا بۆی مزگەوتەکان بکرێنەوە چونکە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جەنابەت کاک سالار. لە دەربەندی خانەوە کاک دارا وەرەگرم. کاک محمود گیان ئەم کاتە باش دەستخۆشی بەرنامەکە دیەکەم. هەموو کاتێکت باش سپاس بۆ جەنابەت. قوربانم سپاس بۆ تۆ زۆر بەڕێزی چاو ماتەکە وڵا سەبارەت بە تەوەرەکەتان بۆ چۆنەوە خۆپارێزن لە نەخۆشی کۆرۆناییسا تەبعاً حکومەتی هەرێم بڕیاریدا مزگەوتەکان داخرێن مەسەلەیەکی کوردی خۆمانەوە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ومن وەڵڵا بلای تا سەرسقا ڕخمە لە حکومەتە خۆشم نەگەرەکە حەزەکەم و بەلەرزەی لێدا پەرلەمان ئەو ئەو ئەندام پەرلەمانانی خۆبانان حەتی واتیان کچی خەت و عامکاتاقی تیان نەمێنێ بەڵام خۆپاراستن زۆر لە چارەسەرکردن باشترە و خۆ نەویستە حتا دنیای دژی دینی ئیسلام بجوڵێتەوە ئەڵێ وەڵڵای چوون بۆ جەمع شوێن بەخۆ ئەمە برەحەل لە خۆمە زەلانی وایە تیا بووە ئەوە نەبووەنی دەمی پیس بووە باوەڕ بێ ئەگەر دەمامک بووە ئەو کاتە ئەم کردە دەم ئەم نەخۆشیە شتێکە بۆ وەڵامات وایە لەیەکێک کۆچێ بۆ یەکێکی تر بۆ شتێکی کاتێکسان مەکتەبەکان ماوەیەکەم خەڵکی ناگۆتە بۆ ماستادەکان کردێ بۆ ئەفڵا ئەمە شتێکی زۆر باشە بۆ بەرژەوەندی عامە. من بە نەزەری خۆم شتێکی باشی کردووە دەستخۆشی لێ ئەەکەن بەنەوەدڵانە بەڵام
ئەبێ خۆیان پارێزی لەو نەخۆشە لەیەکێکەوە بۆ یەکتر و خەڵکی وایە بۆ نمونە من ئیمڕۆ ئەفسەرێکی پاسەوانی سنوور لە سەرسەد چوو کاورایەکی یێرانی بێرێ بم دێەوە کە بەرپرسی یێرانیەکە دەستخۆشی یەکەم نەیە لە کاورای یێرانیەکە بێتم دێەوە وتی نابێت کەس لە بۆ ئەم دەوچۆ لە بۆ ئەو دەوچە ئەمە لە مەرجی پشتە بۆگەڵ من ئەڵم هەر کەسێ و کەسانە لە وڵاتێکە خەڵکی نەخۆشی واتە ئەفسەریان کەسێک بڕوا بێنێتی حق ئەوانە دادیاکی عادلانیان بکەن لەبەرەوە نییە ئەم شتە بۆ مەساحەتی عامە بەیانی من میگیری ئەمە شتێک نییە کاورا قاتیشکارە بە هیچ زەرەری بۆ کەسێک ئەمە زەرەری بووە هەموو مانە دەستخۆشی بەرنامەکە لێرە بە کاتی تر نەبوو. دەست خۆش سپاس کاکدارە زۆر بەڕێزی پەیوەندی کاک بەختیار لە سلێمانی. السلام عليكم. سلام ورحمة الله كاك بختيار جان. باقي برايي. سپاسی جناب دەکەم. كاك دەستخۆشی بەرنامەکە لێکم. مەمنونی جەنابتم فەرموو. والله برا بەڕێزەکەم ئەمە بەس ئەوەیە هەموو شتە لەبیر خەڵک بەرنەوە موچە نەوت ئەم شتە لەبیر خەڵک بەرنەوە حکومەت. ئەجنا ئەمە شتەی لەخوا بە پێشکوری ئێمە وەک پێشمەرگە بە هەموو شتە شکوری. ئەجنا هیچ شتێکی ئێمە لە داوەت پەیوەندی پێوە بین. دینی خوای شەڵاتەتێکی لێ نایە ئێماچینە مزگەوت ماڵی خوایە شتێکی دەخوا ببە لێ توشمان بەڕاستی لەگدارە مزگەوت داخستن لە خەڵک لەبەر دینەکەمان لە ناوبەر چۆن ئێستاەوە خەریکن موسڵمانان لەکوشن بەتەمان ئێمەش لە ناوبەر هیوادارم هەموو موسڵمانان بێنە سەر جادە با ئێمە لەسەر جادە بمری بۆ دەردەوە کۆڤیدۆدا بمری بەشی خوا شکورین بە هەموو شتێکی شکورین داواتان لێەکەین هەموو شتێک بڵاوکەرن لەبارەتم جمعە زەرورە بەڕاستی بۆ موسڵمان لەبەر لە حەفتەیەکا یەک ڕۆژمان هەیە ڕۆژمان لێگرن هەروە مزگەوتەکان داخەنتەوە یان مەلاکانمان هیچ نین بەڕاستەش مەلای پارە مەلای هیچ شتێکی تر لا حیزب کەوتون و هیچ شتێکی تر نین بەس لە حیزب کەوتون ئەجیا دینی خوا کۆی ئەوە هەیە هەر لە دینان نییە مزگەوت داخل ئەوە حەدیثی لەسەر وتە پێغەمبەری خوایە صلی الله علیه الصلاة والسلام. دەست خۆش کاک بەختیار گیان سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمەڕەشی وەرەگرم لە ژاراوە. کاکە مامۆستا محمودی بەڕێزە و کاتت باش دەست خۆش بێ. هەموو کاتێکت باش کاک حەمەڕەشی زۆر سپاس بۆ جەنابەت فەرموو. برای بەڕێزی خۆی بەحەقەت پارێز لە دەستی چکاو کراوە کاکی بەڕێزم. بەڵێ. ئەوجا و خزمانەش ڕێزم بۆ دین و بۆ مزگەوتەکان ئەوەندە سەغڵەتن ئەو مامۆستا بەڕێزە ئاگام لێ بوو وتی کاتیە هەر ئەم جوحمام جەماعەتەی دوایی وەختیە ئەگەر خوا نەکردا دەوامی کرد قرارێکی دیگەر دەکەین برا بەڕێزانە زۆر خۆیان ناڕەحەت دەکەن. ئەمجا بە ترسیە بەو شێوەیەش نییە خەڵکەوە دەنێت ترسی یەگەیشتی بەنا بەخوای ئێمە مەزلومین زوڵممان زۆر لێکراوە خوا دەمان پارێزی ئەوانەی مفتەخۆرن ئەوانەی لەسەر حسابی خەڵکی دەژێن ئەوانەی بەهارەکەی نێو چاوانیان نەژیاون ئیشاڵڵا ئەوانە تێدات لە هەموو شتێکدا تێدا دەچن کە هەر نەبێ مەترسی خۆیان لەبەرەوەی خۆیان خۆش دەوێ یەکەیتی لەسەر دنیا بە مفتەزیاون ئەمانە خۆگرنی مقاوەمان نییە دەنا ئەو میلەتە مەزلومە بەدڵێکی یەکەینەوە من دەیڵێم لە هەموو نەخۆشیێک خوا دەی پارێزی ئینشاڵڵا پەنا بەخوای باڕێ لە برادرانم نەگرم زۆرم پێ دەستخۆشی لێ دەکەم. سپاس بۆ جەنابەت کا حەمەڕەشید دەستخۆشی لە جەنابەت کاک بورهان وەرەگرم لە هەڵەبجە. سڵاوی خوا لێبێ کاک بورهان زۆر سپاس. وڵا مایە لەسەر ئەم کۆرۆنایە دەسەر پێ بەشجیاوە بکەم ئەگەر کاتە بێت. بەڵێ دەسەندانە خواگیان هەر دەزێکی نادی بێت دڵنیا بە لەوەی چارەسەرەکەشی هەیە بەڵام موسڵمان نادێتی لەوە بکاتەوە کە بە بڵین میدیا و بە سۆسیال میدیا بڵین ترسێت بەڵام لەگەڵ ئەوەیە بە شکر بین بە هەر دەخوای گەورە ئێنەرێت زۆر مینیش مسلمان پێویستە لەسەرەوە کارانی کە چارەسەرە ڕاستەوێت بیگرێتە بەر نابێت مسلمان بەنەعەبی بکاتەوە کە ئەم شەزدەرەی هەیە و نابێت بیکاتەوە و تەنانەت زۆربەی مەلاکانیش کە ئەڵێن ئەڵێن هەر شتێک کە سوودی مرۆڤی دەبێت دڵنیا بە لەوەی دینیش داوای ئەوە هەکات دواتریش هەر کەسێک کە
بەناو ئەیبی بکاتەوە کە مزگەوت بەداخچوون مزگەوت ئەم شتە چارەسەرە بێت دەی وەڵی بڕۆ ناو قەیسەریوە ئەگەر لە قەیسەریە کۆرۆنا بڵاو نەبێتەوە بڕۆ کە لە هیچ وێنە بڵاو نابێتەوە ئایا قەیسەری ضرورەیە مزگەوت بەڵێ بەتەوێت هیواداری خۆی زۆر ڕەحم کاتەوە ئینشاءالله ئینشاءالله دەزمان لەسەر بلا بێت دەست و چاوت خۆش زۆر سپاس سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ کاک تاهیر وەرەگرم لە سلێمانی السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاك جاني مامو إيمان داري نم براستي إيمان كمان وامان في أولاد خواهي قول القرآن فرمي أينما كنتم يدرككم الموت ولو يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة. في بروج مشيدة. واي. أما يجيش يعني. لا هذا الشيء خواهي قول فرمي قل إن الموت الذي تفرون منه هي ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. باش. لقد عيشة ما هي تسانقو أخنمو بمسلمانان هذي راقينم وفقواي جورك راقينوي. بلى. وما كان لنفس أن تموت إلا بإذن الله. كتابا مؤجلا. كتابا مؤجلا. ومن يريد ثواب الدنيا نؤتيه فيها نؤتيه منها بلى نؤتيه منها ومن يريد ثواب الآخرة نؤتيه منها بلى بلى وسنجزي الشاكرين كما يشكر فارقي دس خوش دس خوش آمين آمين إن شاء الله كاك طاهر زور سپاس بۆ پەیوەندیەکەت دەستخۆشی لێکم سێ ئاەتی زۆر جوانی خوێندەوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم هەمووی پەیوەندی بە خودی ئینسانی مسلمان و باوەڕێەوە هەیە کە تا چەند باوەڕی بەخوا هەیە کە خوای گەورە نەخۆشیەک بنێرێ حتمما چارەسەریشی بۆ دەنێرێ. سۆران لە چەمچەماڵ داخراوەتەوە. هەلو کاک سۆران بەڵێ کاک سۆران هەموو کاتێکت باش زۆر سپاس فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکم مامۆستا. سپاس دەکەم کاک سۆران هەر بژێ. زۆر سپاس بەڕێز مامۆستا خۆی گەورەی من خەمق کردووە بەڵێ تێدەی خزمەتی هەرێم بە شێوەی بیرەکاتەوە بە حساب زەمانی ئەوە بکە ئێمە هەتاوەکو قیامەت نەمرین. بەڵێ ئێمە مردنیە قەرزارین تێدەی زۆر پێم خۆشە منە نام مزگەوتا بمرم. بەڵێ بەڕاستی حەزم لێ لە شوێنێکی مقەدەسی وەکو مزگەوتا بمرم لە حەج و عەمرەیە بمرم. جوانە. لە کۆتایشە دەستخۆشی بەرنامەکە ئینشاءالله بە ئیمانەوە خۆی گەورە ئەو مردنت بە نەسیب بکە و جێگەت بەهەشت بێ ئینشاءالله و تەمەنیشت درێژکە. شاد لە زڕگوێزەوە وەرەگرم. سڵاوە لێ بێ برا عەزیزەکەم. سڵاو لێ بێ کاک شاد زۆر سپاس فەرموو. سڵاوە لێ بێ براکەم باشی شکر. سڵاو لێ بێ کاک شاد فەرموو. یاڕەبی براکەم عەمرە درێژ بێت خوای گەورە ئێمە و تۆ و هەموو مسڵمانان بپارێزێ لە ڤایرۆسی کۆرۆنا. ئامین یا رب العالمین. یاڕەبی خوای گەورە ئەو بەڵایە لە کوردستانی دووری خاتەوە بە گەورەی خۆی بە پیرۆزی خۆی. الله ئامین. براکەم مزگەوت شوێنێکی پیرۆزە. بەڵێ. مزگەوت شوێنێکی پاک و خاوێنە لە مزگەوتە ئیز نەخۆشی تیان نییە. مزگەوت بەداخەوە ئەوە بێدین و مولحیدەکانن ئەوانەی ئەو کەسانی کە داوێن پیسن ئەوانە نەن با مزگەوت داخرێت. مزگەوتەکان ئەوانە من با داخرێت. باشە ئەوە بۆ ناڵێن بە ئەو کەناڵانە داخرێت کە بێڕەوشتی و بێخلاقی بڵاوکاتەوە. باشە بۆ کەناڵانە داناخن کە فەسادی بڵاوکاتەوە. بەڕاستی هەموو کەسێک دەمە پیسەکەیان بەرامبەر ئیسلام درێژەکەن. بەڕاستی ئیسلام زۆر ستەمی لێکراوە. خوای گەورە مسلمانانی ئەندستان پارێزێت، مسلمانانی ئەندستان ڕزگار کات. یا ڕەبی خوای گەورە ئێمە و ئەمە مسلمانان پارێزێت. ئامین ئامین یا ڕەبی ئینشاءالله. وەرە ئێمە شکرین بە هەموو شتێک بەو شکرین کە حکوومەتەکەمان گەندەڵە. 29 ساڵە وەرە حکوومەتەکەت بێنەوتت کە بێ ئاوت کە بێکارەبات کە پێی شکرین بەڵام بۆ مزگەوتەکان داخرێت. بەڵێ مزگەوتەکان داخرێت زیاتر خەڵک لە ئینسانیەتیەکەوێت.
بەڕێزی براکەم سەریش بۆ جەنابەت دوو پەیوەندیتر لەسەر هێڵن کاک محەممەد و کاک ڕێبین با کاک محەممەد وەرگن لە چەمچەماڵ. سلام بەڕێزم. سلااو لێ بە کاک محەممەد گیان سڵای خوا لێ بەڕێزی زۆر دەخۆشی بەرنامە جوانە لێ سپاس دەکەم زۆر بەڕێزی بە قوربانە بە زۆر بەڕێزی بەنسبەت نەخۆشی کۆرۆناوەی گروهی نەخۆشی کۆرۆنا ڕاستە ڕووی گرێتە ناوچەکەمان بەس چۆنە خۆپاراستن واجبە بەس ئەمەش تەنگە لای خۆی گەورەوە هاتووە تر ئەگەر خۆپارێزیەوە باشترە ئەگەر نەخۆشیەکەش تووشت بوو بە زووترین کارسەردانی بکەتە دروستەکە بۆ کەسانی تر توش نەبن بۆ ئەوەی ماڵ و کەس و کاری تر توش نەبن خەبەکان و لایەنە بێتەوە من هیوادارم هەموو کەسی خۆپارێزی بکات بەچیتر نەخۆشیەکەش جیهانی و بەرگوڵاوە بەڕاستی ناتوانێت لێرە لەگەڵ لێ بچێت یان وڵای هیوادارم هەموو کەسی خۆی بپارێزێ ئینشاءالله خوای گەورە سەرکەوتومان متعالی ژیانە و ساغ و سەلامەت بی کاک محەممەد گیان سپاس لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی کاک ڕێبین لە پێنجوێن وەرەگرم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڵێ کاک ڕێبین لەڕێی تەلەفۆنەوە گوێم لێ بگرە سوپاس دەکەم دەنگی تەلەڤیزیۆنەکەم مەهێڵە ئەزیزی من فەرموو گیان. خزمەتانە باش سپاس دەکەم خزمەت لەمەوە فەرموو جانی من سپاس دەکەم مەمنونم دەستخۆشی تەوەرەکەتان لێ یەکەم سپاسی جەناب چۆن خۆمان و خەڵکی لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین مامۆستای بەڕێز لە ڕاستیا یەکێک لەوانە دوعاکردن بەڕاستی کلیلێکە بۆ ئەوەی کە هەمومان لەو کاتا کە کاتێکی زۆر ناڕەحەتە کە کاتێک کە تەواوی جیهانی بەگیر هێناوە ئێمە بینی خۆمان و خوا چاکەین و زۆر بپارڕێنەوە لە خوا کە خوای پەروەردگار ئینشاءالله باوەڕداران و تێگڕای مرۆڤایەتی بپارێزێ لەم بەڵایە کامە ئەگەر تاقیکردنەوەیکی خوایی بێ ئەگەر عقوبەیەکی خوایی بێ هەرچەند خوای پەروەردگار ناڕەحەتی بۆ هیچ کەسێک ناوێ خوا خۆشی ئەوێ بۆ تەواوی مرۆڤایەتی و چاکەی ئەوێ بەڵکو ئەمەی کە ڕووی تێکردین بەدەستی خۆمان بەدەستی مرۆڤەکان دروستمان کردووە کەواتە خاڵی یەکەم لە ڕاستیا زۆر پاڕێنەوە لەخوا کە خوای گەورە بمان پارێزێ خاڵی دووهەم لە ڕاستیا ئەوەیە کە موسڵمانان پەنا بنە بەر خێر و خێرات چونکە دەیان و سەدان خەڵکی هەژار لە وڵاتەکەمانە هەیە پێویستیان بە شەمێک خواردنە بۆیە ئەگەر خەڵکانی خوا پێدا و بتوانن لەم کاتا بینی خۆیان و خوا سەدەقە بکەن حیوان سەر ببڕن بۆ خوای پەروەردگار بەتایبەتی ئەوە کارێکە لە کارەکان هەرچەند موسڵمانان زۆر داواکەن نوێژ و ئەوە بکرێ بەڵام ڕاست لە ڕاستیە ئەوە لە ئیسلامان نەبووە تەنها ئەم دوو خاڵە زۆر گرنگە خاڵێکی تریش بەڕاستی داواکەین لە کاربەدەسانی ئەم وڵاتە کە ئێستا لە سنوورەکانی ئێرانەوە خەڵک بە پێنجوەرەقە و بە دەوەرەقە و بۆتە کەسابەتێک وەکو کاتی قەیحانەکەی لێ هاتووە کە ئەیانبن بۆ هەولێر و بۆ شارەکانی عێراق بەتایبەتی بەگشتی و بۆ کوردستانیش بۆیە با ئەو هێزانەی کە بەرپرسیارن لەو کارە ڕاستیا تونند و تۆڵتردن و هەمێتەکەیان بخۆن نەک بۆ وەرەقەیەک و دوو وەرەقە لە ڕاستیا خەڵکی ئێرانی دێن و ئەو شتە بێتە ناو وڵاتەکەمان بۆیە ئومێد دەکەین کە ئەم سێ ڕێگەی زۆر باش بێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کە ئینشاءالله بەرەو ڕووی بڕێن خاڵێکی تریش ئەو مەسەلەی مزگەوتە یا ئەو داخستنی مزگەوتە لە ڕاستیان دەڵێن باوەڕدارانی مەوەکو باوەڕدار زۆر لەسەرمان قورس نەبێت چونکە حاڵەتێکە بۆ خۆپارێزی چونکە مرۆڤ بەلای خوا زۆر گەورەیە خوا ئەم دینەی بۆ خزمەتی مرۆڤ نردووە بۆ ئەوەی نردووە کە لە بەڵاو مصیبەت بیپارێزێت جا ئەمەش یەکێکە لەو مصیبەتانە کەواتە ئێمە ئاسایی بێ بەلامانەوە کاتیە و وایش نەزانین ئەمە دوژمنانی دین ئەمەیان کردووە لە ڕاستیە حاڵەتێکە حاڵەتەکە حاڵەتێکی نائاساییە نۆرمال وەری بگرین هەتا ئەو کاتەی بەسەرمان پێپەڕێ ئینشاءالله سپاس بۆ جەنابەت کاک ڕێبین لە پێنجوێن کاک بڕوا وەرەگرم لە چەمچەماڵ کاکە بڕوا ئەلو بەڕێزم چۆنی کاکە بڕوا گیان فەرموو سەلامەتی ئاخوا تەمەنت چەندە کاکە بڕوا تەمەنم 18 ساڵە 18 ساڵ لە 6 ساغ بێ کاکە بڕوا چۆن خۆمان لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین بەڕای تۆ بەڕێزم ئەوە کە ئەلم دەمام بکەن ئەو دەمامکە هین شتی پێوە نییە دژی ڤایرۆسە پارێزێ باشە ئافرین بەڕێزم
ألين القرآن دابل زي ألين صورتي كتير صورتي البقرة ألين هنا كنت أفرز صورتي ألين بيخنا راس أو بيخو زائج كورونا عيد أو راستا أو آية الكرسي عيد شون بردوان بيخنا لبرتا والله لبرني بس جوبني بوا دلبريكا توش بردوان بيانيان وإيوارانا وآية الكرسي بخونا إن شاء الله هميشه خواهي قورا صاغ وسلامتي وبركة الرجاء بسرته أتعين صورتك مع تبلي صورتك بيبلم بله برزن يعني بود بخوان موا بله برزن أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. أما آية الكرسي كاكا بالراجان هەر بژیت کاکی من زۆر سپاس بۆ پەیوەندێکە لە سمسۆماڵەوە چاوە ڕاستەکەم. خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان کاک چێ صلاح الدین لە حاجیاوە. السلام عليكم. وعليكم السلام كاك صلاح الدين بوبورة دمك لسر هيلي. نعم السلام عليكم وصل باشي. عليك السلام كاك صلاح الدين جان زور سباس. سباس دكم بريدي ما وصل خوش برنامج دكم. شاودي هستر كودي بوفا فتراتك إن شاء الله. أجمعين إن شاء الله. كاك صلاح الدين لسر تور ما قصد شيء. من يقول لكم موضوعي مش خصيكم هذه بدري واضح من نواليس. بله فرمو. والله أورا كذا ما وصل خوشة كرويتي كالدنيا ما هم عندي أجمل لكم عندي رأسنا خوشة بلاد فيزناك ما وصل محمد فيزناك بوي قبلي نبي جماعات وزعمة وانا شو دخوي أو إسلام زوخانا هم مشتكي تواو كدوا طول ما لد زوجين هالجرا أو عند السنة كان هي زوجانا هالجرا نجا كان بتواو تسند إن شاء الله خوي دورة قد قدرنا خوشة في النادي أو دشورنو أو دنيجا هم يخالن دكاتوا. بالتأكيد. قال أخوي بجاني مزقوتا حر خالينا جماعة وإذا تبو جماعة تبو أخوي خالينا والله إن خوشي لو أنا قد قدرنا وزاقي هناك للجماعة الزعمة داخلية وراسي كيجي بوينيا. سپاس بۆ جەنابەت کاک صلاح الدین دەستخۆشی لێکم. سپاس بۆ پەیوەندێکت. ڕەهەند لە چەمچەماڵەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك رهن. دەستخۆشی بەرامە لەکەم برایان. سپاس دەکەم کاک رهن گیان زۆر بەڕێز. کاکە بۆ خۆپاراستن لە کۆرۆنا یەکەم شت دەمامک زۆر زەرورە. بەڵێ. یەکەم شت دووەم شت ئەو سنوورانە بپارێزن. یعنی کەسانێکی زۆر بە خاتەخیەنە ئەم دیوە. ئەوانە نەپەحسیان بۆ فراوانەیەکی ئەم ساختەنکەرانە گشتی پەحسویشیان بۆ ناکرێ یەکسەریان ئەم دیوە. ڕاستی وا بێ. ڕاست. یەکەم شت سنوورەکان دووەم دەمامک بۆ داخستنی مزگەوتی بەداخەوە بۆ هەنێ شوێن هەیە لە پێشترە بۆ مزگەوت شوێنان دەستەگوت مزگەوت نەبێ. بەڵێ. یعنی مزگەوت ئەوە لە دوای هەمویان نەداخرا بەڵام بەخوا داخستنەکە کاتی و بۆ ماوەیەکی کەم داخرێت بۆ ماوەیەکی کەمەوە هەری سەڵام جمعی ناسی بۆ مزگەوت و جمعی دیکە ئینشەڵڵا دەچین. هێنایەوە دادا عائیشە خاتو نازەنین وەرەگرم لە سلێمانی. مرحبا. بەڵێ دادا نازەنین فەرموو. وەڵای براجان دیدەم کۆرۆنا بەدەست خوا ڕەحم بە هەمووی بکە. ئامین ئینشاءڵڵا. خۆمان پارێزن لەو شتانەی کە پێمانەوەن دەبنەوێت لەسەر تەوەری لێبوردنی قسە بکەیت لێبوردنی گشتی بۆ سلمەکە. لەسەر چی؟ داینی
لێبوردنی گشتی بۆ سزنەکان لێبوردنی گشتی بۆ سزنەکان بەڵێ بەڵێ داوا بکەین لە حکومەت قسە بکەین لە هەستێکمان داوا بکەین بەشتم دەن خەڵک زۆر لە شوێنی کە برانی دەرچووە لێبوردن لە ئێران و لە تالیبان و بەشتم ئەمانێت لە بەغاو بەڵێ وەک لێبم سزنانە کەشت بەرنامەیەکمان بۆ بکەن لەسەر ئەوە مەمنونم ئینشاءالله دادەنازەنین زۆر سپاس بۆ زۆر گەورەتمان پارێز پەیوەندی جەنابەت کاک ئاواد لە سلێمانی السلام عليكم. السلام ورحمة الله. قربانا براستي يعني اموركم مسلمان في ذاك ابو شيء بترسل شوكم اخوان بس بلى اخوان فرميتي قل لن يصيبنا الا ما كتب الله لنا انجا صلى الله عليه وسلم تنذكر كيف الكردين وكو اللهم اني اعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الاسقام. يعني ذكر بيانيان كبسم الله الذي لا يضره مع اسمه شيء في الارض ولا في السماء وهو السميع العليم. يعني مسلمان في ذاك او نبترس يا مسكرات خيرته تشبه اخوان زيارات بس يعني اشتكى وانا قول زيارة راسي اما تعرف انه يجب مسلمانان ترجم الراداران ان شاء الله وبركم تيجي جبنا خوشه ان شاء الله قال ان شاء الله اي شيء يجي ببخشي يعني پشت بخوا ان شاء الله دەست خۆش کاک ئاوات سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە قەڵاتزێ. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته كاك محمد جان. شلوني بلاي برزن؟ سپاس بۆ جەنابەت هەر بژی زۆر سپاس. خواfa بەزەکە سلامەتی ان شاء الله. ان شاء الله ئەزمانی. ئەو نەخۆشیەوە کە بڵاو بۆتەوە لە نێو مسلماناندا خوای گەورە میسان دەبێت شوفانای بەخوای بێ و بژۆشی هەیە لەم عبادەتەی کە بڵاو بۆتەوە زۆر خراپتر هەیە بەڵام خەڵکی حکوومەتی مە و خەڵکی مەعاسی تر ناکات. بله باقنا عاطفة زر بيش دلو كويساني مدعية فتابتي كنال غزاء كان كنالي والي نزل وباريس كلام ترى بلان كسرتي فيناك بلان شتي وحاتوا خلتي ما تدري إنسان فشتو فناي بخواتي يا ما هذا تسمى إنك بخواي هذا مرين بحرر عليكم بالطلاب نرد أخوانكم عن إنه حوالي مثلا نرد خناقينا غرسوا ولا إخوان عبادتي إخوان كانوا تشبيعات كانوا إن شاء الله في اشتواء أخوابي أصاب بدولي بإيمانه وصار فوتوشو ببرنامج سيكوتي إن شاء الله. إن شاء الله إن شاء الله كاك محمد. سپاس بۆ جەنابەت کاک عومەر وەرەگرم لە سەی سایق. ئێوارە باش کاک عومەر جان. دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. سپاس بۆ جەنابەت. ئاگەیەک کاتەکەم بۆ دروستکردن مەمنونەوە. فەرموو لە خزمەتم. یەکەم شت پێویستە حکومەت ئێرەمە و خاڵق سنجانەی کە ئێران و خەڵک تێبۆندی ئەوە بگرێت. باش. دوام داواکەم لەوانەیە کە دەسەڵاتیان ڕاو دەوڵەمانیان خێردەم سەدەقە بدەن سادە بکەن. بەڵێ. داوایەکەم لە حکومەتی هەرێم و وەزارەتی ئەوقاف کەوا ئەگەر ڕاستن ئەماکەن هێرگە لە خانە و کافتریا و باڕەکان و نادیەکان و مەساجەکان داخەن حاجە سوودێنەسەی یاری دەسەڕیا بۆ سەدەها جەنگ لە کافتریا بۆ کەسێ قسەی ناکات بۆ یەکێ نایەتە جواب. باش. داوایەکەم لە زانایان و مامۆستایان و پیا و ماخوڵان و دایکان و خوشکان دەست بەدەستنیۆش دیانە بن لەسەرەوە یعنی مزگەوت شوێنێکی پیرۆ زمانی خۆیان خۆی دەوڵات شتێکی کردە بە سەرهارەوە بەڵام ئیشراخۆی دەڵام دەبێت ئەڕۆ نەجاتمانە بێ ئەیدات لەیەک درێژۆ باسی کارەبا و نەوت و ئەمانە بۆ ناکەن بۆ باسی موچەی دێوەکەدا ئەمانە بۆ ناکەن ئەمایان کردۆ بەدیانە بۆی خەڵک بترسێنن. باش. هەدی با دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. سپاس دەکەم. دەست خۆش کاک عومەر. ئەحمەد لە چەمچەماڵەوە. السلام عليكم. عليك السلام كاك أحمد. شلوني بلاي بريزم باشي؟ تو شلوني قربان زور سباس. شاوكم سلامتي. والله كاك أحمد. بلاي بريزم أمرت السيارك بكم. فرمو. هي صورتي بقرية. بله. آياتي بالسواشت. بله. ألف تاوي مويتياي أو تاوي مواعش كسبي خواتوا عندك أدنى وقراسي أواقيم خواتوا شفايا. اشتواهي ها. والله آياتي چەند آياتي 28 بله لصورتي بقرية جا آياتك بله مخوف خينا وارمني بس جملة بو آواوت ولا دوام جملة بو آواوت وانية شتي وانية باورد بوشتانا نبي كاك أحمد جان
ئەگەر تاقی بکەنەوە مەمنونە بم ڕوونکردنەوەمان بنە لەسەری لە خزمەتتان. ئەو شتانە ئەسلی نییە بۆیە خۆتانی لێ دوورخەنەوە. کاک مەریوان وەرەگرم لە سلێمانی. السلام عليكم براكم. سلام ورحمة الله. کاک مەریوان کۆتا پەیوەندیە، سپاس بۆ جەنابەت فەرموو. براكم ئەو پیاوەتم کەم شتێکەوە لەبەر ئەوە بە کوردی عەرزەکەم. بەڵێ کاکە براکەم، من بەنامۆسەی لە نوێژی عەسرەوە نە نوێژی عەسر و نە ئێوارە و نە ئیشا کەس زیاد نانێش، یعنی بەڕاستی نوێژمان کرد خۆمان بەس مامۆسا و شتی لێ نەبوو بەداخەوە. باشە لە جیاتی ئەوەی کە ڕێ لە مامۆسا و لە نوێژ خوێن بگیرێ، برای باشم سەحەی سلێمانی تۆزێ دیتۆڵی بۆ مزگەوتەکان بناردە خەڵکی واعی بکردە باشتر نەبوو لەوە. برای باشم یعنی بەس هیچ شوێنە نەماوە مزگەوت داخرێ. کاکە عەبدوڵاجان زۆر شوێنی کە هەیە دابخرێ، من ڕێزم هەیە ناوی هیچ شوێن مەبەستمیشە بەس وەکو شوێن، یعنی ئێستا خەڵکیان ناردوتە ماڵەوە، خەڵک تووشی وایی مەبووە بەڕاستی، یعنی خەڵکان هەمووی حەبەساوە. کاکە وان نییە، کاکە بەم جۆرە نییە. لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتاوەکو هارون الرەشید خەلیفەی موسڵمانان بووە، جەنابت لە من باشتر ئەزانی تاعون هەر هەبووە دەر هەبووە شت دەبووە خۆپاراستن بەسەر چاو. بەس برای باشم بە من ناکەی تۆ لە یەکەم شوێن مزگەوتێ داخست. ئێبێ من چ لەکوێ بچین نوێژکەی دوو دوعافەی خوای گەورەیان بەڵایمان لەسەر سوود بکە. لە ماڵەوە لەبەردەم حەڵقەی تورکیەکانی کە بۆمان دابەزێنن جا بۆیە داوای لێبردی شتێکەمە گەر زۆر سپاس بۆ جەنابەت. هەر بشیت کاک مەریوان، دەستی خۆش بێت. دیارە کاک مەریوان کۆتا پەیوەندی بوو لە شاری سلێمانیەوە. خۆشەویستان و بەڕێزان، دیارە من تەوەری ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەم لەسەر ئەوە بوو کە چۆن خۆمان و خەڵک لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین. بەشێکی زۆری پەیوەندەکان لەسەر ناڕەزایەتی بوو دەربارەی داخستنی مزگەوتەکان. ئێمە بەڕاستی من بۆ ئەوەی لێرەوە قسەیەک نەکەم، خوا نەخواستە لەسەر کەناڵی ئاسمانی پەیام بکەوێ یاخود لەسەرمان بکەوێ لە ڕووی یاساییەوە سبەی دووسبەی وەزارەتێک لە وەزارەتەکان بچێت شکاتمان لێ بکە. بەڵام شکات هەر ئەبینەوە لای خوای گەورە. ئەگەر بە نیەتێکی باش ویستویانە مزگەوتەکان دەرگای مزگەوتەکان دابخەن، خوای گەورە هەمولایەک بپارێزێ و ڕەحم بەوانیش و بە ئێمەش بکات و ئینشاءڵڵا ئەوە بچێتە قاڵبی نیەتی باشەوە. ئەگەریش نیەتیان باش نەبووە لە داخستنی مزگەوتەکان، ئەوە دڵنیا بن وأن المساجد لله، و هەموو شوێنێک هەموو سوچێک پێم وابێ هەموو ماڵێک هەمووی هەر ماڵی خوایە ئینشاءڵڵا، هەموو ماڵێک هەر ماڵی خوایە. هەر کەسێک نوێژ و تاعات و عیبادەت لە شوێنی خۆیەوە ئەنجام بدە، بەڕاستی ئەوە ئەو شوێنە مزگەوتە. بۆیە هیچ کەسێک نیگەران نەبێ، خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەم تاعون و نەخۆشیە لە هەموو لایەک دوور بخاتەوە. اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. أما دعاية زور جوهري وقرنقة بها مسلمانك أما بزاني كأم دعايات نەخۆشی و ناخۆشی دوورە خاتەوە لە ئینسانی مسلمان. هەر کەسێک باوەڕی بەخوا هەیە، بە مزگەوت هەیە، بە دین و نوێژ هەیە، بە دوعا هەیە، ئەم دوعاە زۆر دووبارە بکاتەوە. اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەوەی کە بینەرمان بوون، سپاسێکی بێپایان بۆ هاوکارانم لە بەڕێوەچوونی بەرنامەکە تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک. بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.